بەیاننامەی حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات بۆ هەڵوەشانەوەی سزای ئیعدام. لە سەروبەندی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات بۆ هەڵوەشانەوەی سزای ئیعدام، ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بە ئیعدامکردنی زیاتر لە 1000 کەس تەنیا لە 9 مانگی یەکەمی ساڵی 2025 زاینیدا و تۆمارکردنی ژمارەیەکی پێوانەیی هەروە لە لووتکەی جەلاترین حکوومەتەکانی جیهاندایە. ئەم ئامارە هەژێنەرە ئاماژەیە بۆ بەکارهێنانی سیستماتیکی سزای ئیعدام وەک ئامرازێک بۆ سەرکوت و چاوترسێنکردنی جەماوەر و پاراستنی دەسەڵاتی ڕەهای خۆی. دام و دەستگا تەبلیغاتیەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی فریوکارانە سزای ئیعدام وەک ئامرازێک بۆ کەمکردنەوەی تاوان و دابینکردنی ئەمنیەتی کۆمەڵایەتی و دادپەروەری پاساو دەکەن. بەڵام ئەزموونی هەموو کۆمەلگا مرۆیی و ئامارە باوەڕپێکراوەکان ڕاستیەکی تر نیشان دەدات. لە هیچ کۆمەلگایەکدا ناتوانرێت لە ڕێگەی کوشتنی سیستماتیکی دەوڵەتیەوە ڕێژەی تاوان کەم بکرێتەوە. واقعیەدەوەیە کە مرۆڤەکان لە بنەڕەتدا بکوژ و تاوانبار لەدایک نابن. لە شیکاریەکی کۆتاییدا ئەوە بارودۆخی مادی ژیانی کۆمەڵایەتیە کە تاکەکان بەرەو تاوانکاری دەبات. دەوڵەتەکان و چینە دەسەڵاتدارەکان ڕاستەوخۆ بەرپرسیارن لە ئاست سەپاندنی ئەو دۆخەستەمکارانەیە بەسەر ژیانی زۆربەی هەرە زۆری جەماوەردا. لە ڕاستیدا ئەوانەی هەلومەرجێکی کۆمەڵایەتی ئەو تۆ دەخۆڵقێنن کە دەبێتە هۆی کردەوەی تاوانکاری خۆیان شایانی سزان نەک قوربانیانی ئەم سیستەمە نائادڵانەیە. لە سێدارەدان لە کۆماری ئیسلامیدا هەل لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ئەم ڕژیمەوە یەکێک بووە لە ئامرازە سەرەکیەکانی بەردەواممانەوەی دەسەڵاتەکەی. ئەم تاوانانە بە ئیعدامکردنی بەرپرسانی ڕژیمی شا دەستی پێکرد، بەڵام زۆر زوو پەرەی سەند و خەباتکاران و نەیارانی ڕژیمی ئیسلامیشی گرتەوە. لە بەهاری ساڵی 1350 تێتاویدا دەیان سیمایی ناسراو کە لەلایەن ڕژیمی شاوە زیندانی کرابوون و لە ئاکامی ڕاپەڕینی جەماوەردا ئازاد کرابوون، سەر لە نوێ دەست بەسەر کرانەوە و بەشێکی زۆریان لە سێدارەدرا. هەر لەو ساڵەدا شاهیدی لە سێدارەدانی خەباتکاران و ڕێبەرانی ناڕەزایەتیەکانی خەڵکی تورکەمان سەحرا بووین. مانگی گەلاوێژی ساڵی 58 دوا بە دوای فەرمانی جیهادی خومەینی دژ بە خەڵکی کوردستان دەیان کەس لە ڕۆڵە قارەمانانەکانی کورد لە پارێزگاکانی کرماشان، کوردستان و ئازەربایجانی ڕۆژاوا لەلایەن خەڵخاڵی جەنایەتکارەوە گول لە باران کران. لە کاتێکدا کە ئیعدامکردنی هەڵسوڕاوانی سیاسی بەندکراو تا ساڵی 67 بەبێ پسانەوە بەردەوام بوو. لەو ساڵەدا هەزاران زیندانی سیاسی لە نێوان مانگەکانی گەلاوێژ و خەرماناندا لە سێدارەدران و لە گۆڕا بێ ناو نیشانەکاندا بە خاک سپێردران. دوا بە دوای ئەوە جەلادەکانی کۆماری ئیسلامی هەرگیز شەپۆلی ئیعدامکردنی زیندانیانی سیاسی و زیندانیانی دادگا ئاساییەکانیان ڕانەگرت. لە سەردەمی ئاخێزی ژنجیان ئازادیدا نمونەگەلێکی تری لە دوژمنایەتی لە ئاشتی نەهاتووی خۆی بەرامبەر بەلاوانی خەباتگێڕ نیشاندا و هەر لە بەلوچستانەوە تا کوردستان دەیان لاوی دڵ پڕ لە هیوا و ئازادی خوازیان ڕادەستی تیغی جەلادەکان کرد. کۆماری ئیسلامی تاکە حکوومەتە لە جیهاندا کە منداڵان لە سێدارە دەدات. مرۆڤەکان بۆ ماوەی چەندین کاتژمێر لە بەرچاوی خەڵک هەڵدەواسێت و مرۆڤ کشتنی کردوتە بابەتێکی ئاسایی و بەردەوام. دەسەڵاتی قەزای کۆماری ئیسلامی هێشتاش لەسەر سیاسەتی کۆنەپەرستانە و نامرۆڤانەی چاو لە بەرامبەر چاو و کوشتن بە مەبەستی چاوترسێنکردنی خەڵک پێداگری دەکات. لە سێدارەدان ئەشکەنجە کەمەندامکردن و کوێرکردن لەم ڕژیمەدا بۆتە دیاردەیەکی دامەزراوەیی و بە یاسایی کراوە. لەم تاریکە سەلاتەدا بڵێسەی هیوا لە ناو زیندانەکانەوە سەر هەڵدەدات.
سەدان بەندکراوی بوێر لە زیاتر لە 50 زیندان لە سەرانسەری ئێراندا کەمپەینی سێشەمەکانی نا بۆ ئێعدامیان دەست پێ کردووە کە ئێستا پێی ناوەتە دووەمین ساڵی خۆیەوە. ئەم زیندانیە سیاسیانە کە خۆیان بەردەوام مەترسی ئەشکەنجە و ئێعدامیان لەسرە ڕۆژانی سێشەمەی هەموو هەفتەیەک مان لە خواردن دەگرن. ئامانجی ئەم کەمپەینە بریتیە لە ناڕەزایەتی دەربڕین و دژایەتیکردن لەگەڵ سزای ئێعدام وەک سزایەکی نامرۆڤانە و لە قەرەبوو نەهاتوو بەبێ لە بەرچاوگرتنی جۆری تۆمەدیان پاڵنەر و بیر و باوەڕی سزادراوان. ناوبانگی بوێری و شێلگیربوونی ئەم خەباتگێڕانە لە ئاستی جیهاندا دەنگی داوەتەوە بووەتە ئیلهام بەخش بۆ بزوتنەوەی نا بۆ ئێعدام لە سەرانسەری ئێران و جیهاندا. ژیان مافی سروشتی هەر مرۆڤێکە. لە سێدارەدان واتە زەوتکردنی مافی ژیان لە مرۆڤ بوو. هیچ کەسێک مافیەوەی نییە لەژێر هەر بیان و یەکدا ئەم مافە سروشتیە لە مرۆڤێکی تر زەوت بکات. سزای ئێعدام نەک هەر دەرفەتی بە خۆداچوونەوە و خەرەبووکردنەوەی هەڵەکان لە کەسەکان دەستێنێتەوە بەڵکو کۆمەڵگاکان لە گرتنەبەری ڕێکاری ئینسانی و کاریگەر بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و یاساییەکان بێبەش دەکات. لە زۆربەی وڵاتەکانی جیهان گەیشتوونەتە و دەرەنجامەی کە سزای ئێعدام نەک هەر ڕێگری لە تاوان ناکات بەڵکو لە زۆر حاڵەتدا ناداتپەروەری لە قەرەبوو نەهاتووی لێ دەکەوێتەوە. کاتێک سەرچاوەکانی تاوان دەگەڕێتەوە بۆ نایەکسانی کۆمەڵایەتی و ئابووری لە سێدارەدانی قوربانیانی ئەم سیستەمە ناداتپەروەرە خۆی گەورەترین ناداتپەروەریە. زیاتر لە 170 ئەندامینەتەوە یەکگرتوەکان سزای ئێعدامیان هەڵوەشاندوێتەوە. پەیماننامەی نێودەوڵەتی مافی مەدەنی و سیاسیەکانی ساڵی 1966 زاینی لەسەر هەڵوەشاندنەوە یان سنووردارکردنی توندی سزای لە سێدارەدان جەخت دەکاتەوە. زۆربەی دەوڵەتەکانی جیهان وەک سزایەکی نامرۆڤانە و ئامرازێک بۆ ئەستاندنی گیانی مرۆڤ بە تەواوی وازیان لەم سزایە هێناوە. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە شەریعەتی ئیسلامی و حکوومەتە ئیسلامیەکان هەروە وەک سەرسەختترین بەرگریکارانی سزای ئێعدام ماونەتەوە و کۆماری ئیسلامی ئێران لە سەرووی ئەم لیستە شەرمەزاریەدایە. ئێستا خواستی خەبات لە دژی سزای ئێعدام بووەتە داواکاریەکی کۆمەڵایەتی بەربڵاو. ئەم ناگەورەیە لە دژی کوشتنی بە ئەنقەستی دەوڵەتی کەمپەینێکی بەربڵاوە کە هەر لە زیندانەکانەوە بگرە تا شەقامەکانی ئێران و دەرەوەی وڵات بەردەوامە. ئازادی دەستبەجەی زیندانیانی سیاسی و هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێران پێویستی بە خەباتێکی ئامانجدار و یەکگرتوانە هەیە. پێویستی بە بزوتنەوەکانی کرێکاری بەهێزی ڕێکخراوی خۆی، بزوتنەوەی ژنان بە پێشەنگایەتی خەبات لە پێناو ئازادی، بزوتنەوەی خوێندکاری بە وزە و وشیاری خۆی، ڕێکخراوەکانی خانەنشینان، پارێزەران، پزیشکان، هونەرمەندان و نووسەران بە ئەزموون و جێگە و پێگەی کۆمەڵایەتی خۆیان دەتوانن لە بزوتنەوەیەکی سەرتاسەریدا نەک تەنها بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام بەڵکو بۆ ڕووخاندن و لە گۆڕنانی تەواوەتی کۆماری ئیسلامی و دامەزراندنی کۆمەلگایەکی ئازاد یەکسان و دادپەروەرانە بەبێ زیندان و ئەشکەنجە، ئێعدام و تیرۆر، سانسۆر و سەرکوت خۆیان ڕێک بخەن. سزای ئێعدام کوشتنی بانقەستی دەوڵەتیە. پێویستە لە بەرامبەر ئەم سزا درڕندانەیەدا لێبڕاوانە بەرگری لە مافی ژیانی مرۆڤ بکرێت. هەڵوێست وەرگرتنی ڕاشکاوانە و بێشەرت و مەرج بەرامبەر بە سزای ئێعدام لە هەر هەلو مەرجێکدا نەک هەر ئەرکێکی ئینسانیە بەڵکو بەشێکە لە خەباتێکی گەورەتر لە پێناو دادپەروەری کۆمەڵایەتی و دەستەبەرکردنی ئازادیدا. ڕۆژی 10 ئۆکتۆبر کە ئەمساڵ بەرامبەرە لەگەڵ 18 ڕەزبەر دەرفەتێکە بۆ وەبیرهێنانەوەی ئەم ڕاستیە سادەیە بەڵام بنەڕەتیە کە ژیان مافێکی بێ ئەملاوەولای هەر مرۆڤێکە و هیچ دەوڵەت و یاسا و ئیدۆلۆژیەک
بۆی نییە ئەم مافە لە مرۆڤەکان زەوت بکات. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی 15 ڕەزبەر 1404 هەتاوی بەرابەر بە 7 ئۆکتۆبری 2025 زاینی